بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەکی زۆر خۆشحاڵم کە ئەو جارش بە خزمەت خوشکوبرایانی خۆم گەیشتمەوە بۆ تەواوکردنی ئەو بابەتەی کە بە برای بچووکتانی ڕاستپاردرا بووم. ئێمە لە دەرسی جارێدی باسی ئەوەمان کرد کە مامەڵەی دروست مامەڵەی جوانی لەگەڵ ئەو کێشانەی کە هەیتمان ئەگەر بێت و جوولاینەوە بەڕاستی کەمترین زەرر دەکەین و دڵەکانش زۆر لێک عاجز نابن و زۆر بە ئاسانیش دەتوانین ئارامی ماڵێ بینینەوە و کورتترین زەمەنیش دەخایەنێ کە نە ئارامی ماڵم لێ تێک بداتن. کەواتە فەنی جوولانەوە لەگەڵ کێشەکان یان فێربوونی مامەڵەی دروست لەگەڵ کێشەکان زۆر زەروریە کە هەموو خوشکوبرایەکی ئازیز بیزانێ بۆ ئەوی بەردەوام زاڵ بێ بەسەر کێشەکان و نێڵیتن کێشە گەورەکان بچووکەکان گەورە بێ و کێشە گەورەکانیش بە کەمترین زەرەر چارەسەر بکاو و ئارامی خۆشی و شادی و سەعادەت بگەڕێنتەوە ناو ماڵ و منداڵی خۆی. ئێمە باسی 8 خاڵمان کرد کە ئەم 8 خاڵە زۆر گرینگە بۆ ئەوەی بزانی چۆن مامەڵەی دروست لەگەڵ ئەو کێشەی دەکەی کە لێت پەیدا بووە. جا چ ئەو پیاوە کێشەی لەگەڵ ئافرەتەکەی هەبێت، چ ئافرەتەکە کێشەی لەگەڵ پیاوەکەی هەبێتن. بە کورتی دەگەڕێن 8 خاڵەکەی بە عەجەلە دەخوێنینەوە بۆ هەر برایەک هەر خوشکێک نەینووسیبی پێم خۆشە بینووسەوە، چونکە ئەمڕۆکە باسی 8 خاڵی گرنگتر دەکەین کە ئەم 8 خاڵش زۆر گرینگە بۆ ئەوەی ئێمە فێری ببین چۆن مامەڵەی دروست لەگەڵ کێشەکانی خێزاندا دەکەین. ئەو 8 خاڵی کە دەرسی ڕابردوو لە بۆ ئێوەی ئازوز و خۆشەویستم باس کرد، یەکەم ئەوەیە کە تۆبەکردن و گەڕانەوەی بۆ لای خوا، چکە گوتمان هیچ کێشەیەک نییە ئیلا هۆکارەکەی گوناحە و ئەم کێشە و ناڕەحەتیەش چۆن هەردەستێ ئیلا بە تۆبەکردن و بە گەڕانەوە و پەشیمان بوونەوەمان لە گوناحەکان و گەڕانەوەمان بۆ لای خواوە دەکاتن ئەو کێشەی ناوماڵمان حەل ببێ، چکە هەموو دڵەکان لە بەندەستی خودای تاک و تەنهان ئەو هەرگێڕ وەرگێڕی دەکاتن. دووەم خاڵ گوتمان ئایا بزانین ئەو ناڕەحەتی کە لە ماڵێ لێم پەیدا بووە ئایا ئەم ناڕەحەتیە بەڕاستی مشکلەیە یاخود لێک تێنەگەیشتنێکە کە من و خێزانم تووشی بووینە، ئایا شتێکە کە من نەمتوانێت دەری بڕم خێزانم پێ حاڵی بکەم، یان شتێکە و خێزانم نەیتوانیوە کەلیمات و وشەی وا بەکاربینی کە من حاڵی بکاتن لە کێشەکە بۆیە کێشەیەکمان لێ دروست بووە. کەواتە ئایا بزانین ئەمە کێشەیە یاخود لێک حاڵی نەبوونە لە یەکتری. خاڵی سێم گوتمان کێشەکانی خۆتان بە هیچ زۆرێک لە لای کەس مەدرکێنن، کە دائیمەن کەسی سێم کە کێشەکەی ئێوە زانی بەڕاستی کێشەکەتان لێ معەقەدتر دەبێت ئیلا کە وەختی پێویست، وەختی کە ئەم کچ و کوڕە ئەم ژن و پیاوە نەگەیشتنی یەکتر، ئینجا دەتوانن ئیستیعانە و هاوکاری لە کەسی سێم داوا بکەن بۆ ئەوی ئەم کێشەیان لە بۆ چارەسەر بکە. زا بۆ زۆر گرینگە بە هیچ شێوەیەک ژن و مرد نێڵن کەسی سێم جا چ باب بێ، چ داگ بێ، چ برا بێ، چ خوشک بێ کە خزم بێ لەو کێشەی ئێوە بزانێتن، چکە زۆر جاران ژن و مێردە کێشەیان هەبووە پێک هاتینەوە کێشەکەیان حەل بووە، بەڵام کەسی سێم کە زانیتی لایەزال دڵی لەو پیاوەی عاجزە یان لایەزال دڵی لە کچەکەی عاجزە کە زانیتی ئەمانە مشکلەیان هەبووە، یان دەبینی ئەم ژن و پیاوە پێک دێنەوە کەسی سێم قبوڵی نییە، لێ ناگەڕە ئەم ژن و پیاوە پێک بێنەوە بەردەوام مشکلەکەیان بەبیر دەینتەوە و لێیان دەکولێنتەوە. جا بۆی زۆر گرینگە بەڕاستی ئیلا لە حاڵەتێک کە پێویستمان پێ بێ ئینشاڵڵا باسی دەکەین کەنجین ئێمە بین
کێشەکانی خۆمان ئیستیعانە بە کەسی سێم بکەین بۆ ئەوەی هاوکاریمان بکاتن. خاڵێکی تر گوتمان تحدیدی مشکلە زۆر گرینگە مشکلەکەمان تحدید بکەین ئایا کێشەی ئێمە لە ناو ماڵ کێشەی من لەگەڵ خێزانم لەگەڵ من چییە یان مشکلەکە با تحدیدی بکەین چێ یەک دوو سێیانی ناکرێت و هەر ماڵێ نامرتاحبی هەرژنم لێم لالموزبی خۆم تێنەگەینی و ساربی لەگەڵم یان ئەم سار بم لەگەڵ خێزانم خۆی تێنەگەینە مەرحەبای نەکەم خۆم لێ دوور بخمەوە ئەوە هەر هەمووی نەزانینی مشکلەکەیە دەبێ ئەمە بین مشکلەکەمان دەستەر بەرینەکەی دابنین. خاڵێکی تر ئەوەی گوتمان هیچ کاتێک مشکلە قەدیمەکان مەی نەگۆڕێ ئەگەر دانیشتین چارەسەری ئەو مشکلەی دەکەین کە ئێستا هەیتما لە ماڵێ چکە کێشەکانی ڕابرد ڕۆیشت تازە لەگەڵ زەمان و لەگەر ڕۆژ ئاوابوون ئاودی بوو تەواو کۆتایی پێات ئیجاب ناکە ئەتوە ئەو کۆنە برینی هەردەیەوە ئەو کۆنە برینی قەتماغی بکڵێنەوە کە زۆر زاناشون مێردانیشتون لە کێشەیەکیان نەبووە هەندی مشکلەی قەدیمیان بەبیرە خۆی نایتەوە کێشەکەی کە لە بۆیان دانیشتە لە بیریان کردووە جا بۆیە ئەوە زۆر هەڵەیەکی گەورەیە کە تۆ دەتەوێت کێشەی خۆت حەڵکی. خاڵێکی تر ئەوەیە گوتمان دەبێت ئێمە زۆر بەهادی زۆر بە زبانی پاک دابنیشین کێشەکەی خۆمان هەڵ بکەین نەک بە جوون و فەزاعەت و قسەی نابەجێ چکە زۆر جاران مشکلەکە هیچ نییە بەڕاستی بەڵام قسە ناخۆشەکان قسە جاریحەکان قسە بریندارکەرەکان لە ناو دڵمان هەردەمینێتن قسەیەکی ڕقم بە خێزانم گوتۆ لە ئەستای مشکلەکەدا مشکلەکە هەل بوو ڕۆیش کۆتایی هات لە بیریشمان کرد بەڵام قسە ناخۆشەکار لە بیرمان ماوە جا بۆی ئینسان دەبی زبانی زبر قەت بەکارنێنی لە کاتی هەڵکردنی کێشەکاندا. خاڵێکی تریش گوتمان زەمان و مەکانی مناسب هەم کاتێکی مناسب هەم شوێنێکی مناسب هەر بژێرین کەوا بتوانین کێشەکانی خۆمانی تێدا چارەسەر بکەین نەکەت و بل لە فەوزا و هەر ئەو هۆریایەکی چێوەڵاوە دەبانێت مشکلەمان هەڵکەین یان لە کاتێکی زۆر ناخۆش و پڕماندی بوون و مەشقەت و بەخۆم عەسابم سوارە بەخۆم ماندیم زاد مشکلەکەی هەڵکەم زیاتر مشکلەکەی تێکتر دەدەم دو تەبیعەتی ئینسان کە ماندی بوو قسەی خۆش کەمتر لە دەوی دێتە دەرێکە عەسابی ماندی بوو کەم دەتوانی ئارام ببیتن. خاڵێکی تر ئەوەیە گوتمان دەبی پیا و ئافرەت طبعی یەکتر بناسن هەندێک خاصن ئافرەت هەندێک طبعی خورستیان هەیە هەندێک طبعی فطریان هەیە یعنی ئەو تەبایعانە ئەو تایبەتمەندیانەی ئافرەت دەبێت پیا و بزانێت وا بزانم دوومان باسکردن یەکیان ئەوە گوتمان مثلا ئافرەت زۆری حەزی قسانە حەزی لێ قسەی لە بۆ بکەی حەزی لێ قسە بکە جا بۆیە مەجال نەدانی ئافرەت کە قسە بکە یان قسەی بۆ بکەی خۆی لە خۆیدا کێشەکە ناخۆش دەکات دەیگەرە با قسە بکە دەیگەرە باوی دڵی خۆی بکاتەوە یان دەسێ دەرێ دێوە ئەو حەز دەکە قسەی بۆ بکەی بزانێت چ بووە چ نەبووە بەخۆی خودی خۆی خوا وای دروستی کردووە بەدەستی منی تۆ نییە ئافرەت حەز لە قسان دەکە حەز دەیە بدوێتن کە شتێک دەجێرتەوە بە تەفاسیلی شتەکە دەجێرتەوە جا ئەو عادەتە ئەو شتە فیتریە ئەو تایبەتمەندی ئافرەت دەبی پیا و بزانێت لۆی لێ نەبتە مشکلە بە شتێکی طەبیعی و نۆرمەڵ وەرگریتن و تاکو زۆر بە باشی تەعاملی لەگە بکەیان مەسەلەی غیرە یعنی ئافرەت عمومی ئافرەت غیرەیان هەیە کاکە وەکی جێرامە گوتم حەزەتی عایشە غیرەی لەسەر یەک لە خێزانەکانی پێغەمبەر حەزەتی عایشە کە خێزانی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وەسەلام ڕەزا و ڕەحمەت لە عایشە و خێزانەکانی تر بوو غیرەی لەسەر پێغەمبەری کرد لەسەر خێزانێکی تری دێ کەواتە ئەزانم کەواتە تو دەبێت ئەو زۆر بە نۆرماڵ وەرگریکە ئافرەتەکە زۆری لێ دەپرسی دەسێ دائیرەی دەسێ ئیشەشی یەکسەر تەلەفۆن لۆ دەکە ئەرێ چ دەکەی لە چی چ ناکەی یعنی ئەوە پێ ناوێت تو بە شتێکی خراپ و بە شتێکی ئیهانە و بە شتێکی کەم و بە شتێکی ناخۆش لێ بگەیت کاکە زۆر طەبیعیە غیرەی حەزەکە بزانین لە چی حەزەکەی لێت بپرسی حەزەکەی ئەو شوێنی لێ دانیشتی ئایا ئافرەتی لێ یانە زۆر طەبیعیە یعنی ئەوە لە خۆت مەکە مشکلە لە خۆت مەکە هەڵا لە خۆت مەکە کێشە زۆر بە شتێکی طەبیعی وەرگرتکەوە خودی ئافرەت سوبحان الله ئەو غیرەیان هەیە کە ئەو غیرە زۆر جاران پێم نازانین تەعامل لەگە بکە لە خۆی دەکاتە هەڵا و بشکیلە و ماڵیشی پێ نەئارام دەکات بەس ئەتۆ نازانی لەگەر ئەو غیرەی و ئافرەتی تەعامل بکەیت ئەو دڵپیسینە دڵپیسی زودایە دڵپیسی مار کاول دەکات غیرە هەموو ئافرەتێک لەسەر پیاوی خۆی غیرەی هەیە کاکە خۆی گەورە دڵی ئافرەتی وا دروست کردووە جێ یەک کەسی تێدا دەبێتەوە جێ یەک بەشیریکەی تێدا نەبێتەوە
یعنی دڵی ئافرەتی جێ یەک کورسی تێدا یەک پیاو لەسەری دادەنیشی ئەوە نییە دووسێ کورسی تێدابی دووسێ پیاوی لەسەر دابنێ خوا نەخواستە ئەو ئافرەتە ئەگەر ئەو پیاوی خۆی لە دڵی خۆی فڕێدا سبحان الله یەکەچ کە بین تەزێ پیاوەکە نایێتەوە ناتوانانی بێتەوە ئەو جێ ئەگەدار بە زۆر خەتەرەدا بۆیە ئەمە حاڵەتە دەرونی ئەو تایبەتمەندی ئافرەتەی بەڕاستی ئێمە نازانی تعاملی لەگە بکەین نازانی بۆیە زۆر جارن ئەم غیرەیە ئەم تایبەتمەندیە دەکەین بە مشکیلە لە ناو ماڵەکەمەوە ئارامی ماڵیشمان پێ هەردەگرین ئەوە چەند خاڵێک بوو حەزم کرد لە دەستی ڕابردوو کە باسمان کرد بە بیرتان بینمەوە زۆر گرنگە ئێستا چکە ئەوانەی دێن هەموو تەواوکەری یەکترن ئەو هەشت خاڵێک کە باسمان کرد لەگەر ئەو هەشتەی دادی ئەوانە تەواوکەری یەکترن ئینجا بە هەمووی ڕوئیایەکە زۆر مەشهەدەکە هەر چار لایەنی قەزیەکەی زۆر جوان لە بۆ ڕۆن دەبێتەوە ئینجا دەزانی چۆن تەعاملی دروست لەگەر کێشەکانی ناوماڵی خۆت بکەیت خاڵێکی تر کە زۆر گرینگە ئەوەیە کە ئێمەدا دەدیشیت لەگەر خێزانمان کێشەیەک حەلکەین کێشەیەکمان هەیە هەردووکمان لێک عاجزین دڵمان لێک عاجز بووە قسە لێک ناکەین دەمانەوێت دانیشین ئەو کێشە حەلکەین یەکەمیشت شوێنێکی تایبەتمان هەربژار کە دانیشین قسەی لێ بکەین و کاتێکی زۆر مناسبیشمان هەربژار و پاشانش بڕیارماندا هەردووکمان قسەی ناخۆش و ڕق لەگە یەک دەکەین یەک لەو خاڵانی کە کێشەکەمان حەل دەکە ئەوەیە کە ساکە یەکتری بەبیر یەکتر بینینەوە سبحان الله ولا تنسوا الفضل بينكم خۆی گەورە بە خۆی دەفەرمی قەت ئێوە چاکە یەکتر لەبیر مەکەن چۆن ئێمە بین چاکە یەکتر بەبیر یەکتر بینەوە کاتێک کە ئە پیاوە دادەنیشی لەگە خێزانی دەیەوێت کێشەیەکی لەگەر حەلکە پێش هەموو شتێک ئەو خێزانێ بڵێ پیاوەکە واللهی ئەتوو گەورەی منی ئەتوو سەرداری منی تو سەروەتی منی ئەتوو هەموو کەسی منی ئەتوو تاقە پیاوی لە ژیانی من ئەتوو سێبەری منی ئەتوو خۆشەویستی منی ئەتوو معشوقی منی ئەم لە غەیری تو کەسی کەم نییە ئەم لە غەیری تو چاوم لە هیچ کەسێکی کە نییە تۆ پیاوی دنیا و قیامەتی منی ئەگەر من ئەتوو نەبی ئەتوو ئەم بەخێو نەکەی ئەگە ئەتوو سەرپەرشتیم نەکەی ئەتوو ئاگەر لە من نەبی ئەمە چ بکەم ڕوو لە چێ بکەم با بە من چی داگ بە من چی برا بە من چی خوشک بە من چی ئەو قسانە سبحان الله هەرچەندە کێشەکەت گەورە بێ لەگە ئەو پیاوەی زۆر بچووکی دەکاتەوە پیاوە لۆ کە دەزانی بەڕاستی ئەم ئافرەتەی زۆر بەسیفەتە ئەم ئافرەتەی زۆر وەفادارە ئەم ئافرەتەی زۆر نمەکناسە جا بۆی سبحان الله بەم قسانە 150 مشکلەکەت هەڵ بکوشتی گەورە هەر بەو قسانە 150 مشکلەکەت هەڵ الله ئەکبەر يعني مجرد ئەتوو چاکە و پیاوەتی ئەو پیاوەی خۆت باسکەوە لە بۆی یەکسەر ئەم پیاوە 150 مشکلەکە لە بۆ حەل بووە خلاص ئەویکە بە گفتوگۆ بە حیوار بە دانیشتن و بە قسەی خۆش دەتوانین حەلیکەین ئەینەن پیاوەکە کاتێک کە کێشەیەکی دەبی لەگە خێزانەکە زانی خێزانەکەی لێ عاجزە دڵی لێ ڕەنجاوە خۆی تێدا ناگەینی لەگەڵی ساردا دڵی ڕەنجاندووە سبحان الله ئەو پیاوە بڵێ کچێ ئافرەت کچێ تو تازی سەری منی کچێ نوری چاوی منی کچێ خۆشەویستی دنیا و قیامەتی منی ژنی دنیا و قیامەتی منی کچێ ئەگەر هەی بە قوربانی ئەو بەژن و بارایەت بم ئەرە وەڵڵا کچێ ئەدی تامی شیوت ئەدی خاوێنی باوێنی ماڵت ئەگەڕێک و پێچیت ئەوانە کوولە بیر دەکەم دی ئەو قسانە ئەو چاکانەی کە دەیڵێەوە سبحان الله و ئەفرەتە یەکسەر باڵانسی مشکلەکەی زۆر دێتە خوار یەکسەر یان دەزانی ئەو پیاوە بەوەفایە ئەو پیاوە نمەکناسە ئەو پیاوە دەزانی شتەکانی لە بیرە زۆر میمە یعنی کە تو مەدحی ئافرەتەکەت کرد چاکەی ئەو ئافرەتت بە بیرە خۆتی ناوە سبحان الله والله ئەو ئافرەتە ئۆتۆماتیکی 150 دڵی لە پیاوەکەی چاک دەبتەوە 150 برینەکەی تۆ تیمار دەبێتن زانم زۆر گرنگە ئێمە لە کاتی کە دادەنیشین لەگە خێزانەکەمان کێشەی خۆمان هەڵکەین زۆر گرنگە چاکەی یەکتر بەبیر یەکتر ببینینەوە بەڵام بەداخەوە ئێمە کاتێک کە دادەنیشی کێشەکان هەڵکەین زبانێکی زەبەر قسەی ناخۆش بە یەکتر دەنیت یعنی یەکسەر چەند برینەکە چەند قوڵە قوڵتری دەکەین مشکلەکە چەند بچووکە گەورەتری دەکەین چەند مشکلەکە یعنی هەیە 10 مشکلێک کەشی لە بۆ زیاد دەکەین بەداخەوە جا بۆیە ئازیزانم یان یەک لەو خاڵە گرنگانی کە ئێمە کێشەی پێ حەل دەکەین ئەوەیە بەڕاستی کە دادەنیشین چاکە و پیاوەتی یەکتر بەبیر یەکتری بینینەوە ئەوەش چی گوتم ئەوە ئەمرێکی خودداییە کە خی گەورە بخۆی ئەفەرمی
ولا تنسوا الفضل بينكم تاکە یەکتر لە بیر مەکەن. خاڵی دووەم کە پێم خۆشە بڵێم قەت نابی مستحیلە شتێکی زۆر هەڵەیە کە ژن و پیا و زوبانی ئیستهزا و سخریە و گەمە پێکردن و بە کەم تەمەشاکردن بەکاربێنن لە کاتی حەلی مشکلەکاندا. یعنی با باسی پیا بکەم زەمی پیاوی بکەم باشتر دەستگۆ بخۆم پیاوم ئەوەی کە مثلا پیاوەکە دادەنیشی لە کەژنەکەی هەر ئەسڵەن یعنی فشەی پێدێت چێ ینی قسەی ژنی چێ لە بۆ من یعنی ژن دابنیشی دانەنیشی چێ ینی جێرا بگرم جێرانەگرم چێ ینی ژن چییە ئەین کائینە ئەوە بوویتە ئەو کائینە بێ لەکنە من دانیشی قسەی لە بۆ بکەم بوویتە ئەو بەشەرە ئەو بێ حەلی مشکلەی خۆی لەگەڵ من بکە بزانە ئەم بێقیمەتکردنی ئافرە ئاشەش ئازری هەموو خوشکان و دایکانی بەڕێزم ئەم بێقیمەتکردنی ئافرەتە ئەو بچاوتەم کەم تەمەشاکردنی ئافرەتە ئەو زوبانەی قەشمەری پێکردن و ئیهانەکردن سبحان الله برینەکان قۆڵتر دەکات بەڕاستی پێ برینەکان قۆڵتر دەکات هەندێک پیا و خۆی ئەوەندە بە فەوقی دەزانێت ئەوەندە خۆی بە گەورە و ئەوەندە خۆی بە کامل عەقڵ و مهم دەزانی سبحان الله ئافرەتی زۆر پێکەمە دابۆی کە دادەنیشی مشکلە هەرکەس زۆر ئافرەتەکە دەشێنتەوە کەشکانتەوە تۆ مشکلەکەیشکە لە خۆ پەیدا کرد برای بەڕێزم زۆر باش بزانە مشکلەیەکی گەورەترت پەیدا کرد نەک مشکلەکەی پێشترت حەل کرد بەڵکو هەستێکت بریندار کرد شعورێکت بریندار کرد ئینسانێکت ڕوخاند کائینێکت ڕوخاند کە بینای خوا دروستی کردووە ئەوش وەکو تو ئەحساس شعور هەستی هەیە ناکرێت تۆ برینداری بکەی ناکرێت بە زوانی خۆت بنازی پیاو یان بە دەوڵەمەندی خۆت بنازی یان بە مەنسەبی خۆت بنازی یان بە شەهادەی خۆت بنازی زەوە چییە ئەوە چێ نەخوێندەوارەوە ئەم دکتۆرام چێ و شادەی شەشی ابتدایی هەیە و چێ بێ ئەوە بێ لە بەرامبەرم دانیشی یانی سبحان الله ئەم فەوقیەتە ئەم خۆ بەلزلزانینە بەڕاستی کارەساتە بەڕاستی سان قەت نابی لە کاتی دانیشتندا مقابلی خۆی پێکەم بیتن یان ژن هەندێک ژن هەیە پیاوی خۆی ئاشاشی هەموو پیاوەکان زۆر پێکەمە زۆر پێی بێعەقڵە یعنی خۆی زۆر بێ کامڵتر و عاقڵتر و داناتر و زاناتر و تەواوتر و ڕێکتر دەزانیتن سبحان الله یعنی حساب لە بۆ ئەو پیاوەی ناکە سێکورە چ دەزانی ئەو جێ لە زەلامە ئەو چ دەزانی ئەمە کردمە پیاو ئەو چی دەزانی هەر ئیشی نەدەزانی هەی نەدەزانی چ بکە ئەمن فێرم کرد ئەمن پێم گوت ئەمن هانمدا ئەمن تەشیعم کرد ئەمن یعنی ئەو ماڵە هەموو ژنەکە داینایە ئەو ماڵە هەموو ژنەکە بەڕێوەی دەبا ئەو ماڵە هەموو ژنەکە دەیهینی و دەیبات پیاوە هیچ نییە بەردی دامەیە بەخۆی دەیزولێنی ئەو ژنە ئەم تەمەشاکردنە غروریە ئەم تەمەشاکردنە گەورەیە و ئەم بێقیمەتکردنی پیاوەکەی کەمکردنی پیاوەکەی بەڕاستی مشکلەکان گەورە دەکەن مەهمەکانە ئینسان زەعیف و بێدەسەڵات و غەریب بێ بەڵام قەت هەستی بریندار مەکە قەت هەستی بریندار مەکە سکو هەست بریندارکردن هیچ دەرمانی نییە یعنی هەموو شت دەرمانی هەیە بەڵام هەست بریندارکردن و مەشاعر بریندارکردن و بە کەمزانینی ئینسانەکان قەت دەرمانی نییە دەڵێن وەختی خۆی حەزرەتی عیسا سەڵات و سەلامی خوای لەسەبی لەگەڵ حەواریەکان سەگێکیان دیت کڕەمۆن سەگەکیان دیت تۆپی بوو یەک گوتی ئەو بۆنە بۆگە نییە بزانە سەیە پیسەی چیکە بۆنەی دنیای پڕبوونی پیسگەلیە یەک گوتی ئەو چیا بوو کرم لیدای بابەت چەند پیس و خەلیسە هەرێکی قسەی کرد حەزرەتی عیسا فەرمووی بەخوا ددانێکی جوانی هەیە سبحان الله ئەوە سێ قوربان فەرمووی ئێوە هەموو خراپەکانتان دیت بەڵام من جوانیەکانم دیت ئێوە هەموو ناشیرنەکانتان دیت بەڵام من جوانیەکانم دیت هەنی ئینسان دەبی کە دادەنیشی لەگە خێزانی خۆی بەد جوانیەکان ببینی ئازیزانم کە پیا ئافرەتیش دادەنیشی بەد جوانی پیاوەکەی ببینی ئەو وەختی ئەگەر ئێمە جوانی یەکترمان دیت جوانی یەکترمان خوێندەوە جوانی یەکترمان باس کرد ئەو کاتی بەوەڵڵا مشکلەکەمان زۆر بە ئاسانی هەڵ دەبێت ئەمما ئەمن بێمە هەر ئەسڵ حساب لە بۆ خێزانم نەکەم بە شتێکی کەمی بزانم بە شتێکی جاهیلی بزانم یان ئافرەت ئەوە بەو شێوە تەماشای پیاوەکەی کە بەڕاستی ئەمانە کارەساتن و وە کێشەش قەت هەڵ نابیتن خاڵێکی تر کە زۆر مهمە ئەوەیە دەبی پیاو بەرە خۆ لە جێلی بدا ممکنە برە مامەساوکو دەبی بە قوربان بم خۆ لە جێلیدان معنای چییە یعنی ئەتۆ ناکرێت پیا و لە ورد و دریشتی ئەو ماڵی ئەتۆ بپێچەوە
یعنی هەندێک پیاوەی لە سەشتێکی بەسیت لەو ماڵی دەکاتە هەرە چۆن سابوونێکی دەبینی بەربووتەوە خەسار بوو دەبکاتە یەک هەرە کاکەوە چێ و سابوونە لێرە کەتیا و سابوونە خەسار بووە کورە ڕەحمەتی خوا لێبێ سابوون بە 250 دینارە کورە باشەکەی زۆتی بە 1000 دیناری ئەی جەرگەکەی من ئیزاب دەکات و بکەی و هەرە و هۆریایە و شەڕ و جوون و فەزاعەت و هەمویان قسەی ناڕێکیان پێ بریسی وەڵڵا ئەوە سابوونێکی خەسار کردیا یان دەبینی ئافرەتە دوو فەخفوری لە دەست دەشێ کاکە دوو پیارەی لە دەست دەشێ کاکە و پیاوە دەکاتە یەک هەرە هۆرە لەسەر یەک پیارێ لەسەر یەک فەخفوری ئەم شتە کەمانە ئەم شتە هەفەواتانە ئەم شتە بەسیتانە ئەسڵەن ئینسان هەر جێشی نەداتی هەرجێ ئیمانی کە یعنی پیاو دەبێ بەڕاستی لە ماڵێدا بەراک هەندێک شت ئیحتیمامیشی پێ نەدا خۆی لە خەتی 36دا ئەوا بابرین باشترە خۆی لە خەتی 36دا یان تو ناکرێ هەم لە ورد و دروشتی ئەو ماڵی بکۆریەوە تۆگەر ئەوا بووی هەموو ڕۆژێ مشکلە لە ماڵە هەیە هیچ ڕۆژێک نییە شتێک نەقەومی هیچ ڕۆژێک نییە شتێک خەسار دەبی هیچ ڕۆژێک نییە شتێک ئەوە نەبیتە ئەو ناکرێت تۆ دەسەر هەموو شتێکی بکەی گارەگار جا بەڕاستی ئەم خاڵە لە پیاوانە زیاتر یعنی ئەو ئافرەتە ساڵەکە لەکنەتووە هەموو ساڵێ هەموو ڕۆژێ خۆشترین چێشتی لە بۆ لۆلێنە ئێ ڕۆژە گۆشتەکەی سوتا خۆ دینا نەقەومە کاک یعنی چ گۆشت کاکە و پیاوە دەکاتە هەرایە کورە تو شعورت نییە کسێت و دەماغت نییە ئەخە گۆشت بە چەندیە بزانە ئەو چیرۆ گۆشتە سووتان ئەی هەوار کورە سووتا سندانی لێدا بڕوا پشی لە بیخوا جارچکە گۆشتەچکە لە بۆ لێ دەنێتەوە یعنی کەواتە ئازیزانم هەندە شت لە ماڵی ڕوو دەدەن زۆر بەسیتن ئەو شتە بەسیتانە با پیاو جێ نەدات تۆ بەڕاستی ئەوەی نییە تو بیکەیە کێشە جا هەندێک کەسەنە سوبحان الله ئەوانە کێشێتی وردی دەگەڕێ لە ماڵێ قۆن و خوشبنی ئەو ماڵە هەموو دەگەڕێتن هەر خوا تشتەکەبی گەورەی بکە و بیکاتە مشکلە پیاویش بەڕاستی زۆر ناشرین دەبی کە ئەوها وردبی لە ماڵێ پیاوە چاکە علاقەی بە ماڵێەوە نەبی ماڵ مدیری خۆی هەیە کە ئافرەتە ئەو تەنزیمی دەکە ئەو تەرتیبی دەکە ئەو جوانی دەکە پیاو ئەوەیە چ شتێک پێویست بوو لە ماڵی بینتەوە چ شتێک کە لە سەرەوی بتەوەقی بوو ڕاوەستا بوو پێویستیان پێ ئەو ئیشەی بکە نەک بێ لە سەشتی وردی ئەو ماڵی بکاتە فەزاعەت و ئەوە هەرا و هۆریا و کێشە کە زۆر زارن وەڵڵی لەسەر فەخفورێکی پیاو قسەی وا بێتامی کردێ و ئافرەتە بە ساڵ ئەو قسەی دەدڵ نەچوویتە دەرێ لەسەر یەک فەخفوری ئازیزان ئەمەش ئەوە ئایبێکی پیاوانە دەبێ ئاگامان لە خۆ بیتن خاڵێکی تر کە پێم خۆشە باسی کەم ئەوەیە کە هیچ کاتێک نابێ منداڵ ئاگای لە کێشەی داک و بابی بێ ئازیزانم چاوەکەی من زۆر خەتەرە منداڵ بەشداری بکە لە کێشەی داک و باب چونکە زۆر جار پیاو هەیە سبحان الله لە کاتی کەم مشکلەی دەبی لەگەر خێزانی لە پێش خێزانە لە پێش منداڵەکان لە خێزانی دەدا یان ئیهانەی دەکە یان قسەی پێ دەڵێ دەزانی ئەوەندەی کە منداڵەکەت بەو قسانە بریندار دەبی ئەوەندەی کە منداڵەکەت شخصیەتی لەکەدار دەبی و زەعیف دەبی ئەوەندەی کە منداڵەکەت توش ئەحبات و ڕق و قینە دەبی لەگەرت و ئەوەندە خێزانەکە توش نابیتن کە خێزانەکە لەگەرت پێک دێتەوە لەگەڵت ئاش دەبتەوە دڵی پاک دەبتەوە بەس منداڵەکە لایەزار ئەو عقد و بوغزەی ئیتوی لە ناو دڵەکە چل لەدا چی کردووە دا سبحان الله نەکەن ئێوە لە پێش منداڵەکان تا بنشین کێشی خۆتان هەڵکەن دوای منداڵی فەقیر لۆ تووشی غەم و ناڕەحەتی و مشکلانی دەکەن ئەو منداڵە ئەسڵەن دڵی تەحملی ئەو مشکلەی ناکە کیانی وجودی عەقڵی تەحملی ئەو مشکلەی ناکە کە ئەتوو تێی دەگەینی ئەمە پیاوین ئەو ژنەوە نییە تەحمل دەکەین زۆر مشکلەمە بەس منداڵ دڵی ئونسکۆکەی ئازیزە من وەڵڵا تەحملی ئەو گارەگاری تو ناکە وەڵڵا تەحملی ئەو هەرا و هۆریایەت و فەزاعەتی تو ناکە ئەسڵەن تەحملی ئەوەی ناکە خۆی لە داچی تۆڕەکەی یان خوا نەخواستا کە غەڵەتیشە بێ دەست لە داچی بنکەی ئازیزانم بەڕاستی ئەمە زۆر غەڵەتە ئێمە نابێ بە هیچ کاتێک کێشی خۆمان لەکە منداڵەکانمان بزانن یعنی حتا ئەگەر کێشەکە ئی منداڵەکان بوو باشنی پیا و بەتەنێ لە کاتێکی زۆر گونجاو لە شوێنێکی زۆر گونجاو دانیشن پێکەوە مەشوەرت بکە ئەمە ئەو منداڵەمان کێشەی هەیە دەبزانین چۆن ئەو کێشەی منداڵەکەی حەڵکەین تا بۆی بەڕاستی ئازیزان ئێمە زۆر هەڵین زۆر هەڵین کەم مشکلەکەمان منداڵەکانمان زەریبەکەی دەدەن واللهی جار هەیە منداڵ تووشی کە ئابە بووە
زارێ تووشی ئەو منداڵە تووسی سەد نەخۆشی نەفسی و دەرونی بووە لەبەرەوەی کە دکتۆری نەفسی لێی پێچاتەوە دیتێ ئەو منداڵە لە ماڵێ نەئارامە لە ماڵێ تەحملی هەرا و هۆریای داک و باوکی ناکە داکەیە کە لە مشکلە دە قەومی دەقیژێنی هاوار دەکا تاو دەداتە شقاتی خۆم دەسووتێنم تاو دەداتە سەقۆی خۆم دەقیژم یعنی ئەو مەشهەدا ئەم حاڵەتە منداڵی دەفەوتێنی والله منداڵی وێران دەکا دڵ و ڕۆح و ویژدانی ئەو منداڵە وێران دەکا ئازیزانم ئەو زۆر خەتەرە زۆر خەتەرە ئازیزانم خەسەنگە منداڵەکە کز بێ ئەو چی بەسەر دێ یا ڕەب چی بەسەر دێ هەتا تەشمەری ئەو مووقفەی لەبیر ناکاتن زۆر ئافرەتەنە واللهی ئێستا نەخۆشی نەفسیانێ هەمووی ئاساری ئەو گارەگار و ئەو هەرا هۆریا و ئەو ناڕەحەتی داک و بابی بووە کە وەختو لە ماڵی کردیتیان جا پیاو هەیە بە دوش دێ دەکەویژن هەرێ دەرکەی لەسەر خۆت پێوەدا جا پیاوەکە گرم لە دەرکەی دەدا دەبتە هەرۆ یعنی ئەو منداڵەت دەرێ فیلمی ڕوعبە کاکە دەرێ فیلمی ڕوعبە و چی توش دەبیتن یعنی بەڕاستی ئەمانە هەڵی زۆر گەورن ئەوانە مشکلەمان بۆ دروست ئێستا ئەو ژنی مێردە لەسەر مشکلەتی وا دەکەن بەڵام نازان لێرە کیانێک وجودێک ئینسانێک ئیبادە دەکەن دا بەڕاستی دەبێ ئێمە زۆر وریاد بین خۆشەویستانم وریاد بین ئەوانەیە کە منداڵتان هەیە نەکەن کێشەی خۆتان بە هیچ شێوەیەک ببەنە لای منداڵەکانتان کە بەڕاستی ئەم منداڵانە وێران دەبن هەر کاتێک منداڵ بزانی کەوە داک و بابی مشکلەی هەیە ئەم منداڵە سبحان الله هەم لە پەروەردە ساقی دەبێ هەم لە شخصیەتی ضعیف دەبێ و هەم لە خوێندنیش ساقی دەبێتن کە بەڕاستی ئەمە زۆر کاری لێ دەکاتن و مشکلەی لێوە دروست دەکاتن خاڵێکی تر کە باسی کەین ئازیزانم خاڵی پێنجەم ئەوە زۆر گرینگە کە ژن و مێرد دادەنیشین کێشەی خۆیان هەڵکەن بڕیارماندا لەگە خێزانم دانیشین کێشەی خۆمان هەڵکەن باش وەختێکی زۆر مناسبمان هەڵبژارد و شوێنێکی زۆر مناسبیشمان هەڵبژارد بەڵام ئەلێرە نەک بەس پیاوەکە قسەی بکە کاکە دەبێ هەردوو قسەی بکەن ئازیزام دەبێ هەردوو قسەی بکەن چونکە هەردووکمان مبەڕیرمان هەیە هەردووکمان گلەییمان هەیە هەردووکمان شتێک هەبووە کە من ئەوەم کردو یعنی ئەگە لەو فەرەدا من دڵی خێزانم عاجز کرد بێ دڵی خێزانم شکان دەبێ قسەیەکم بە خێزانم گوت بێ دەبێ مبەڕیری خۆم بڵێ دەبێ ئەو خێزانە جێ لە من ڕابگری و منی جێ لە خێزانم ڕابگرم بەڵام جێڕانەگرتنی یەکتر لە بۆ یەکتری ئەمە کارەساتێکی گەورەترە ئازیزانم یعنی ئێستا هەندە پیشونی پیاوی خۆی جێ لە یەکتر ڕاناگرن یان پیاوەکە ئەسڵان قبوڵی نەجێ لە ژنەکەی ڕابگری عجێکی لێنێت کاکە توی ڕاوەستە هەی بە قوربانم تو یەک سعاتە قسەی خۆت کرد یەک سعاتە گلەیی خۆت کرد یەک سعاتە چی خۆت باس کرد دوو دەقەش باوکوشکەش باس دانیشی دەردی خۆی دڵی خۆی بکاتەوە بزانە لەوەی کردیا سەبەبی چێوەی کردیا چ ئینفعالێک بۆ وەی گوتووە چ هۆکارێک بۆ کەوای کردووە ئەوانە زۆر میمە ئازیزانی من خۆشەویستانم بەڕاستی دەبیژن ومێت جێ لە یەکتر ڕابگرن کە من یعنی بزانە خی گەورە زبانەشی دا و دوو جێی داوە دەبێت دوو جاران جێ بدەینێ جارە قسان بکەین جا بەڕاستی زۆر گرینگە کە دادەنیشین کێشە هەڵ دەکەین دەبێ ئەمە جێ یەکتر ڕابگرین و دەبێ حەقی یەکتر بدەین کە قسەی بکەین ئەمە ئەگەرم حەقم نەبی هیچ قسان بکەم ئەدەیتەوە یعنی ئەوکە مشکلەکە هەڵ نەبوو جا خۆشەویستانم ئازیزانم کاتێک کە لەگە خێزانتان دادەنیشن خوشتی گەورم کاتێک کە لەگەر پیاوەکە دادەنیشی کێشەکەتان هەڵ دەکەن هەردوو قسەی یەکتر بکەن هەردوو دەستان لە سەبرینەکان دانێن هەردووکتان قسەی ناو دڵی خۆتان بکەن کە زۆر گرنگە نابێ هیچ بمینێتەوە لە ناو دڵ ئەگەرە تۆ ڕێم نەدەی ینی خوشتی بەڕێزم ڕێ نەدەی پیاوەکەت قسەی بکە لێ پیاوە دڵی لەگەت و ساف نەبوو برا عەزیزم ئەگەر تۆ ڕێ نەدەی ئەو پیاوە قسەی خۆی بکە ئەو خوشکە خێزانت قسەی خۆی بکە دێکەواتە دڵی ساڕێژ نەبوو مشکلەکە ماوە لە ناو دڵی برینەکە ساڕێژ نەبوو عقد و بغزەکە ماوە لە ناو دڵی مشکلەکە هەر ماوە لە ناو دڵی بازاهیرەن برێ باشە تاوە حەلمان کرد گەردەنت ئازابی بەڵام تۆ نەتێش دوو قسەی بکە نەتێش هەست و نوستی خۆی بەیان بکە نەتێش ئەوەی لە ناو دڵیتی لۆتو بڵێتن سبحان الله ئازیزانم ئافرەتێ مشکلەی هەیە والله لەکنەمە بازەکە ناوێری لەکە مێردی بازکە تخوا ئەمە ڕەوای حەقە ئەمە ڕەوای حەقە عەزیزان ئەمە ڕەوای حەقە ئافرەتێک مێردێکی ڕێک و پێشی هەبی نەتوانی جورئەت نەکا ئەو مشکلی خۆی بە پیاوەکەی بڵێ زای لەبەرچی چکە ئەسڵەن پیاوەکە جێی لە ڕاناگری ئەسڵەن قەبوڵی نییە جێی لە ڕابگری ئەسڵەن تەحەممولی جێ ڕاگرتنیش ناکە
باشە ئەو ئافرەتە کاتێک کە ئەو کێشەی هەیە دەستی لەکن خەڵکی باز دەکات دەزانی ئەگە تووشی پیا و خراپێک بێ هەر بەو کێشەی ئیبادەی دەکە ئافرەتەکە ئیبادە دەکە چەندەها ئافرەت کە لە ڕێ لایەن داوە لە بەرۆ سڕیان کە تەلای کەسێک و ئەم سڕێ ئیستیغلال کردووە و وەیە کردووە ئیبادەی بکاتە چ ئازیزانم برایانی عەزیزم باسی مافراوان بێ با بتوانین جێ لە قسەی خێزانەکانمان بگرین یعنی لەو فەرەزنا ئافرەتێک قەرداری بازاڕیە ئافرەتە حەزی لە شتی بۆ هینایەتی هەر هینایەتی ئێستا بوویتە کۆمەڵک لە پارەوە نییە بە پیاوەکەشی نەگۆتیە کابرای دوکاندار زەختی لێ دەکا دەریەڵە دەی دەبێ ئەو حەقم بدەیەوە ئەگە نادەیەوە هەتا بە مێردت برم نا بە قوربان پێی مەریقی ناکە لۆ دەینم ئەو ئافرەتە هەر دەستی چ دەکە ئیسیعانە بەوە دەکە دەستی قەردەکەەوە نییە جا لە برادرێکی قەردەکە لە خۆشی قەردەکە لە خزمەتی دوای دیسان پێی نادرێتەوە ئەو ئافرەتە جورئەت ناکە ئەو مشکلە گەورەی خۆی بچیلەکە مێردی باسکە جورئەت ناکە پیاو دەبێت زۆر دڵی فراوان بێ بە تەحمل بێ لەو فەرزنا بێ ئیزنی تو ئەوەشی کرد بەڵام دێم ئەو جارە تەنبیهی دەکەم و تعزیریشی دەکەم و پێشی دەڵێم کە جارێک کە ئەوەی نابی دووبارەکە ئەو جارە قەینا و قەردە لۆ دەدەمەوە بەڵام قەسەمەن عەزەمەن ئەو جارە و بەبێ ئیزنی من شت بکڕی یان شت بینی ئەمن خراپت لەگەڵ دەزۆرێبەوە بزانە هەم ئەو ئافرەتە لە کارەسات نەجاتدا ئازیزانم يعني زۆر ئافرەتێک کێش ئەم مەسەڵەن واقعی بین دەبینی ئافرەتەکەی پیاوێک وازی لێ ناینی خزمی خۆیتی خزمی پیاوەکەی یان کەسێکی وازی لێن جورئەت ناکە بە پیاوەکەی برێ پیاوەکە ئەو پیاوە وازم لێ ناینی تارە تا قیامەت چەند دێتە گۆڕێ ئەتخوا ئافرەت ئەی چ بکە یعنی نەسەر بە خەڵکی دەرێ خەڵکەکە قوڕی دەگرنەوە زیاتر ئیبادەی دەکەن جا ئازیزانم خۆشەویستانم عەزیزانی من بە تایبەتی برایانی عەزیزم خۆشەویستانم جێ لە خێزانەکانتان بگرن معاناتیان جێلی ڕابگرن با دڵی خۆیان هەموو بکەنەوە لەلای ئێوە ناکرێت سڕی ئافرەتەکە لە لای خەڵکی بێ خەڵک بێ ویزدانە ئەم سڕە ئیستیغلال دەکات بۆ نەفسی پیسی خەسی خۆی دا بۆیە زۆر گرنگە ئازانم لە زۆرفێکی ئاوادا زۆر وریای خێزانەکانمان بین بە هەر غەڵەتێکی کردبی بە هەر مشکلەیەکی دروست کردبی بۆی حەل دەکەم مشکلەکەی بۆ حەل دەکەم لێ ناگەڕم مشکلەکەی گەورەتر بێ قسەیەکی خۆشدا لۆ بجەرم و ئافرەتێکی خۆشکێکی بەڕێز لە هەولێرێ لە عارەبان لە کۆران ناگەڕن شتی دەفرۆشن هەر شتی جێڕابەوە نازەم فەخفوری بوو قاپ و بەردەق و پیارۆشتی وای جێڕابەوە هەر جێڕابی نازەم کردبی لە 12 وەرەقا پارەی پێی نەدرابوو کابرای عەرەبان سێم ڕۆژی دەکا خۆشیم ئەو پارەم دە وەڵا نیتم تێنیت ئەو ڕۆژەکان دەرکەی ماری لێ بردبوو دەرکەی ماری ڕات لە بنەوە دەری هینابوو بردبوو کابرای دێتەوە ماڵێ کورە دەرکە بە مارەوە نما ئافرەت کا دەرکە وەڵا برێم چی یەکە کات بردی خێر لۆ دەرکەی بردی چخەڵما وەڵاهی ها چ برێم وەڵا بردی وەڵ عاسر دوای کەزانیتی کورە بابە وەڵا ئەوە کابرەوەی کردی هاتەشنەکە لێدانی پێیکەوی باشی لێدا مێردەکە لێ خوشتی گەورە پێشەوە ئێو کابرای پێ دەرکەی ماڵت ببە بە خۆشی دادەنیشم دەرم پیاوەکە وەڵی غەڵەتێکی گەورەم کردیا بەس وعد دەدەم ئەو غەڵەتەی دووبارە ناکەمەوە پیاوەکە بەبێ ئیزنی تو چوومەشتم جێر وەڵڵه بۆ ماڵم جێڕایتەوە بۆ ئەوەی ئەخۆم جوان کەم لە پێش چاوی تو ماڵم خۆشتر بێ ئەو شتم کردیا ئێستاش هەڵەکەم زۆر گەورێت هەم داوای لێ بردوێن لێ دەکەم هەم یارمەتیشم لە بە ئەو مشکلەم حەلبی ئازیزانم وەڵڵه خەڵک ئێستا بووتە گورگ وەڵڵه ئەو ئافرەتی ئەوها ڕاو دەکەن وەڵڵه ئافرەتی ئەوها ڕاو دەکەن دێن یارمەتی دەن بەس بۆ ئەوەی نەفسی خەسیسی خۆیانی پێ جێبەجێ بکەن زادەبی زۆر ئەمە ئاگامان لە ماڵ و منداڵمان بێ هەر کاتێک مشکل زۆر تەبێە ئافرەتە قەردی کردیشتی جێڕایتەوە چێ خۆ دنیا کاون نەبوو ئەو جارە دەیدەمەوە دەرم ئینشاڵڵە جارێککە دووبارە نەکەوە دووبارەیکەوە لێت قبوڵ ناکەم تاو هەم ئافرەتەکەش نەجاتی دەبێ هەم پیاوەکەش لەو مشکلە گەورەی قوتاری دەکە ئەمما ئەگەر جێمان لێک ڕانەگرت ناتوانین حەلیکەین دەیکەواتە بەڕاستی دەبێت ئێمە ئەو ئیستعدادەمان هەبێت جێلێ لە بۆ یەکتر ڕابگرین و خاستەتەن پیاو بەڕاستی دەبی پیاوەکان زۆر جێ لە بۆژنەکانیان بگرن تاکو بتوانن ئەوەی کێشە و ناڕەحەتیان هەیە لە دڵیان دەریبینن خاڵێکی ترکە باسکەین ئەویش ئەوەیە ئازیزانم دەبی دائیمان پیا و ئافرەت قەدری مادیبوون یەکتر بزانن پیا و ئافرەت هەردووچیان قەدری مادیبوون یەکتر بزانن
یعنی ئەگە کێشەکمان لە ماڵێ هەبوو ئەو پیاوە بزانێ ئەوش لە ماندیە بۆیە ئەو کێشەی لێ پەیدا بووە بۆیە ئەو حاڵەتەی لێ پەیدا بوو بۆیە ئەو قسە ڕقەی کردووە بۆیە ئەم تەسەڕوفە ناڕێکەی کردووە یعنی ماندیە بە منداڵەکان ماندیە بەزلک شوشتنێ ماندیە ڕاستی سەغە ساڵی دێشوە ئێخە ساڵ لەبی داینەی دوای بچی هەری بێخی دوای بچی هەری گری دوای وتی کەیت خۆوانش ئیشن کاکە ئێ باڵخامنکردنەوەیە ئێبرام منداڵ پەروەردەکردنە منداڵ گۆڕینە چێش لێنانە وەڵڵا ئافرەت مەشغولە بە قورئان والله بالله يعني من کە لە ماڵێ مە دەبینم ئەو ئافرەتێ من زۆر ماندیە یعنی لە سعات دەبینینەوە ئەوە هەردەستی حتا سعات 12 ئەوە هەر لەسەر پێ ئەوی بکە ئەوی بینە ئەوی خاوێنکەوە ئەوی دانیجا پێشەش ئیشانیش پێکەوە دەکەن ئافرەت خوای گەورە عەقڵێت ینی توانایەکی وای داینێ ینی مشتیان کۆنتڕۆلی پێ شەشتی دەکا ئەوە دەبینی گۆشتی لەسەر ئاگریە ئەو جارە غەسالەشی پێکردە ئەو جارە مزەخەشی پێکردە ئەو جێشتیش لێ دەدا منداڵەکەشی کردیتەوە سوبحان الله ئەین بزانە یەک کۆمەرە ئیشی یەکە هیچی ئەمە بین بە قورئان گۆشتەکە دەسووتێ تانچیش پڕ دەبێ ئاگام لێ نیە مزەخەی بکوژێنمەوە منداڵەکەشم دەگرێ جوانیش خاوێن ناکەمەوە بزانە بەڵام خوای گەورە بەڕاستی قابلیەتێکی دایتە ئافرەتی کە خوای گەورە وای کردووە ئەو ئافرەتە کۆنتڕۆلی هەموو شتەکان بکاتن لازم ماندیە قەدرێ ئەو ماندی بوونێ بزانە قدرێ و هیلاچی بزانە ئەتوو ئافرەت کە دەبێت قەدری ماندیبوونی پیاوەکەش بزان ئەوە لە دەرەیە ئەو سەد گارەگاری دەکاتە 2 دیناری پەیدا دەکا ئەوە مشکلەی هەیە لەگە خەڵکی جا ئەگەر مۆزەف بی جا ئەگەر عەمەلە بی جا ئەگەر لە بازاری ئیش بکە لە شێخەڵای عەرەبانەی هەبی ئەگەر هەر ئیشێکی بکە کاکە ماندی دەبی وەڵڵا ماندی دەبی پیاو هیچ ئیش مەگاوا دانیش ئێوارە دێ پسڵای ئەوەندە ماندی هەر تەبیعەتی ژیان وایە دێکەواتە ئەو ئافرەتە دەبێت قەدری ڕەچاوی ئەو ماندی بوون و ئەو هیلاکی ئەو پیاوەی بکە بزانی واللهی ئەو مشکلەمە لەسەر ئەو ماندی بوونێ ئەگەر ماندی نەبایە مشکلەکەی دروست دەدەبوو ئەینەن پیاوەکەش کە قەدری ماندی بوونی ئافرەتەکەی زانی قەنەعەتم وایە زۆر بە ئاسانی دەتوانین کێشەکانی ناوماڵی خۆمان حەل بکەین خاڵێکی تر دەبی پیاو هەندە زاران تەنازولیش بکات لە زۆر شتی بەسیتی ماڵێ ئینسان تەنازولی کرد لە ئەتوچکە ئەگەر لە هەموو شتی ماڵێت پێچاوە و عیقابت دانا ئەوە ژیان نەبوو مەچی گوتمان نابێت و مەسەن فەخفوریەک شکات لەسەر ئەو فەخفورەی قەتعی ڕاتبی بکەیت لەسەر ئەو فەخفورەی عقوبەی بدەیت لەسەر ئەو فەخفورەی 3 ڕۆژ خۆی تێنەگەنی نا یعنی هەندێک شت هەیە وەچی گوتمان دەبێت چاوی لێ بخشێنی و عیقابیش دانەنێ نابێ عقوبە دابنێن لەسەر زۆر شتی ماڵێ لەسەر زۆر شتی ماڵێ ینی زۆر شت هەیە دەبێت بەڕاستی پیاو یعنی ئەوەندە عەزم و جەزم نەبی لە ماڵێ بە حەدێکی وەکو سستنی لێبێت وەکو سستنی هەموو حرەکەت کۆنتڕۆل کرابی نا زابۆی بەڕاستی پیاو دەبێت لە زۆر شتان تەنازول بکات لە زۆر شتی بەسیط لە ماڵی تەنازول بکە بۆ ژیانی ئارام بێ چکاگات و لە هیچ شتێکی تەنازول نەکەی وەڵڵا ئەو ماڵە دەبتە معسکر نەخواوە ماڵ نیە و معسکر عینەن دەورەی زوبات ئەمە تێداینە حالا هەموو شتێکی عقوبەت لە هەموو شتێکی تەنازول نییە ناوا نابی بەڕاستی ماڵ دەبێت پیا زۆر شت هەیە تەنازول لێ بکە و ئافرەتی زۆر شتەیە کە لە پیاوی جێ لێ دەبی یان هەڵوێست هەر جێش نەداتێ کورە دەی پیاوەکە ماندیە کە ماندیە دەزان وەڵڵا لە ماندی بوونیان ئەوەی کردیان بزان چێ لە دەرە سەر و دلی گرتی ئەوە ئەینەن پیاوەکەش کورە دەی وەڵڵا ئافرەتە ماندیە بەستە زمان وەڵڵا منداڵەکان هیلاکیان کردنەوەی ئەو قسەی کردیە ئەو تەنازولکردنە لەو حاڵەتەی زۆر ئارامی دەخاتە ماڵەکانمان ئاخر خاڵ کە باسی بکەم ئەوەیە کە زۆر گرینگە هەر کاتێک کە ژن و مرد ئەگەر غەڵەتەکەیان لە سابت بوو خەتای چیە زۆر احتیاجێ برێ داوا لێبوردن دەکەم سەقافەتی لە یەکتر بورین لەناو ئێمە کەمە بەداخەوە کە ئێمە کاتێک کە خوا فێرمان دەکات بەرامبەر خۆی داوای لێبوردون لێ بکەین و فێریشمان دەکات کە بەرامبەر یەکتریش ئەگە غەڵەتێکمان کرد داوای لێبوردن لە یەکتر بکەین کاتێک پیاو زانیت کە ئەو کێشە خەتای تووە زۆر احتیاجە دەست لە ملیژنەکەت بکە بەڕاستی دەبی گەردەنم ئازاکەی لێم ببوورە چکە هەڵەکە ئێمن بوو بە قورئان یەکسەر لێت دەبووری یەکسەر لێت خۆش دەبی دڵیشی پاک دەبتەوە و هەروە ئافرەتیش هەر کاتێک کە زانی غەڵەتەکە ئەویە دەست لە منی پیاوەکەی بکە بەدڵ برێ وەڵڵاهی داوای لێبوردون دەکەم گەردەنم ئازاکە بەڕاستی هەڵەکە خەتای من بوو بزانە کاتێک کە ئێمە دانیشتین لە جەوێکی ئارامدا و لە کاتێکی مناسبدا و هۆکاری مشکلەکەمان کۆڵێەوە دەستمان لە سبرینەکەی دانا بە زوبانێکی شیرین دەگە یەکترمان دووە زانیمان کێشەکەمان چێ و خەتای چێ هەنە زۆر گەورەیە
ئەو کەسێک کە خەتابارە داوای لێبوردن بکە بەڕاستی ئەو کات ئەو ماڵە ئەو پەڕی ئارامی خۆشی لێ دەبیتن و هیچ عیب نییە پیا و داوای لێبوردن لە خێزانی خۆی بکە هیچ عیب نییە و هیچ کەماکیش نییە چون هەندێک پیا و نەفسێکیە وایان هێدرن ئەمە بێن داوای لێبوردن دەژنمان بکەین لۆمە چی نامە داوای لێبوردن ئەوە چ نامە داوای لێبوردینە لێ بکەین نابرای عەزیزم نا قەت وا فکر مەکەوە بەوەڵڵا داوای لێبوردن ئینسان گەورەتر دەکا داوای لێخۆشبوون ئینسان گەورەتر دەکا دڵچاکردنەوەی یەکتر بەڕاستی ئینسان گەورەتر دەکا هەندە ژنی ژوایە ئەمە بچم لە بەرامبەر پیاوی خۆم برێم لێم ببوورە بە قورئان شتێوا ناکەم وا ناکەم داکودا پیرژم ئەوەیان نەکردووە دەنا ئەوە هەڵەیە خوشتی بەڕێزم بەڕاستی هەڵەیە برای عەزیزم ئەمە هەڵەیە با لێکتر ببورین هەر کاتێک هەڵەکمان کرد و وەزانیمان هەڵەکە کە خەتای منە زۆر تەبیعیە داوای گردن ئازایی و داوای لێکبورین لە یەکتر بکەین ئەوتان دڵەکانیش سادە بێتەوە و مشکلەکە زارێکی تر دووبارە نابتەوە تاو قەدرەی هاتینە کۆتایی دەرسەکەمان خی گەورە سەرفراستان بکەوە ئینشاڵڵە لە دەستی دادێ نمونەی چەند کێشەیەک دەیدیتەوە ئیشاڵڵە چەند کێشەیەک بە نمونە دەینەوە و چۆن ئەو مشکلەی هەڵ دەکەین بۆ یەکتری باز دەکەین بە ئیزنی ئەڵڵای تاکو دیدار بەخوای گەورەتان دەسپێرم السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه ئێستاش پێم خۆشە ئەگەر هەر کەسێک پرسیارێکی هەیە چەند دەقە دەتوانم لە خزمەتتان بم دەرێ مامۆستا ئەگەر ئافرەتەکە خۆی پێڕاز بێ و بڵێ ئەمن غەڵەتم نەکردە پیاوەکەش خۆی پێڕاز بێ بڵێ غەڵەتم نەکردێ کو دەبی هەنی هەردوو کە ڕاز بن نا سان کە دانیشتن لەسەر خۆ دەشتەکەیان پێچاوە حتمما یەکەشیان غەڵەت و تاوانبار هەر دەردەسی بەڵام هەردوو ڕاز بن ئەگەردوو ڕاز بن لۆ مشکلەیان هەیە قەتی هیچ مشکلەک نییە بەڵام کە غەڵەت بووە یەکەشیان حتمما هۆکارەکە ئەو مشکلەی دروست کردو چ پرش بە یەک دەست لێ نادرێ ئازیزام دائیمان مشکلە لە بینی دوو کەس ڕوودەدا ئەو کەیش مشکلم لەگە خۆم نییە بەڵام کە لەگە خێزانم دانیشتم ئەوە مشکلم بۆ دروست دەبێت جا بۆیە بەڕاستی ئینسان دەبێت حلی مشکلەکان بەو شێوە بکە حتمما یەکمان کەم تەرخەمین یەکمان بووین هۆکاری ئەوەی کەوا تووشی ئەو کێشە بین بزانم ئەوەی ڕۆژ بزانم درێم چ چاولێکەری سیرکردنی کەسانی سەروی خۆی قەنەعەت نەبوون بۆ بەشەی خی گەورە پێداوە زۆر ڕاستە بەزە ئەو کاگ عوسمانەوە بزانم قسەیەکی زۆر جوانە بەڕاستی وایە چاولێکەری و قەنەعەت نەبوون بەو ڕزق و ڕۆزێ و بەو ژیانی کە خوا دایتێت و ئەوەش هۆکارێکە کەوا کێشەکان گەورە دەکەن جزاکە الله خێرە مامۆستا دوعای بەسەر چاوە ئینشاڵڵە دوعاتان لۆ دەکەم دەرێ مامۆستا هەموو شت ڕوون کردو پرسیارت نێشت ئەخوای جزای خێری ئێوەش بداتەوە سپاسی بەڕێستان دەکەم مامۆستاجان چۆن پەیوەندیت پێوە بکەین ئەزم لە دەرسی یەکەم بووە بزانم ڕقم تەلەفۆنەکەم دانێ ئەم 420 7500 0750 420 7500 ئەگەر زینیشتان هەیە 0782 نفسی ڕقم 420 7500 و لە خزمەت داینە دیاری بۆ کەناڵەکان و مامۆستا ئەم خولە بکەنە دیاری بۆ کەناڵەکان و رادیۆکان تا جوانە وەڵاهی خۆزیە یعنی ئەمەش حەز دەکەم وەڵا ئەگەر پێیان سپێدا ئەو دوو تەلەڤیزۆنە بە تایبەتی کە فەزائینە و خەڵکێکی زۆر تەماشایان دەکا ئەمە لە خزمەت داینە وەڵاهی جا ئەگەر ئەو برا خوشکانی بەڕێزم ڕێکی بێخن ئەم لە خزمەت دامە و بەسەر چاوانیش حەزیش دەکەم ئەو برای دەرێ کاک پشتیوانگەردی دەرێ مامۆستا دوعام بۆ بکەش نەچینی قاب بە قسەمەت إن شاء الله يا ربي خدا أبراهيم تي حظي في بخشي بحق اسمي عظمي خد يا رب والله ما مصجان أماني بردوان بيت حفتانة والله براي بريزم أو ذاكره يعني أوقات دورة صار محاضرة أو سير محاضرة يك محاضرة مايا أو دورة مثلا مامۆستای تریشی لەگەڵەوە ئەو مامۆستانی تریش ئەینە چار محاضرەیان هەیە 4 محاضرە یعنی جا بۆ یەکە بە 16 محاضرەی شتەکە کامڵ دەبی لە هەموو زانی بەچێوە سان شارەزایەکی باش پەیدا دەکاتن مامۆستا دەرسێک بکە لەسەر عینادی ژن
والله والله إن شاء الله خۆزای خێرتان داتەوە یا ڕەبی. دەڵێ ئەگەر ئەوەی ئێوە بەڕێز باسی دەکەن جێبەجێ بکەن ئێمەش لە دارگای ئیسراحات ئەەکەین و بە خودای وایە بەوەڵا ئەو قسە زۆر ڕێکە بەوەڵا وایە یعنی ئەم یەک شتان پێ بڵێم بەداخەوە 6 مانگی ڕابردوو یعنی لە مانگی یەک هەتا کۆتایی مانگی 6 دەزانی 10,000 ژمارە کرایە لە هەولێری دەرێم 10,000 بەڵام لەو 10,000 دەزانین چەند تەلاق درراوە 4,500 و کەسرک ئەوە کارە سات نییە بەڕاستی ئەمە کارە ساتە خۆزی ئەم دەوراتانە خوا خێری ئەو برا بەڕێزانی ئەنیسوتی ژیار بنووسی خوا دەستیان بە عمری وەگری خاستەن ئەوانەی ئەو برا بەڕێزانی کەلار ئەوانە لەقی کەلار ئەو ئیشیان کردووە بەڕاستی ئەگەر ئێمە بین لەسەر سەرتاپای کوردستان وەکو ئەو بەڕێزە گوتی یەک لە تەلەڤیزیۆن کەناڵەکان تەبەنی بکاتن و با 2 مانگ بقەیدی ناکە بەڕاستی قەنەعەتم وایە زۆرترین خەڵک بەشداری تێدا بکات و ئیستیفادەش لێک دەکەن یان شتێکی تریش ئێمە دەتوانین ئەوانەی کە دێنە ناو پرۆسەی زەواج ئەو دەورەیان لۆ بکرێتەوە پێش ئەوەی مەسەلەن لە قاعەچی بە فعلی بێن ڕوبەڕوو ئەو قسانیان لە بۆ بکەن قەنەعەتم وایە زۆر ئیستیفادەی دەبی لە باشە ئەمش خۆشحاڵ بووم کە تەواو وستە 46 دقەیە کاتەکەی درەنگە با کۆتایی پێبینن تاکو دیدار بەخوای گەورەتان دەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته.